ڕۆلی ئەمان یەشار قایش بۆ دروستکردنی مەسەڵەن دەستگایەکی وەکو پەرلەمانی کوردستان لە دەرەوەی وڵات ڕۆڵێکی گەورە بوو. حدود 1000 مریض خواهد کشتنی. سیتی یاشاجی بکشتانه. حتی گو کرد نبن نتو قیمت وی تشتی نزانم بزنامن. نافدار ولات ما همی مرکز جنگه هر کس به مزانه بخوا کرد شیر و پلنگه ایدی رابه تماشکه بنه گازی و دنگه هی هی قهرمان ملت کرد رابه درنگه هم بخیر خوشی هاتن هم سر چوا هاتن لبله برا کردستان بزن به برا دنیا بزن به اما کوکا اخانتی جه کردستان راکن جه آخا کردستان درخن کردی سرحدیمه مالبات من سرحدیه باوی من خلقی دیادینیه آریه گلیدا بیم بیشین آگری جایکا من خلقی بازی دیه لی شهر دوامین شوندادر چونه ایدری شو خراب ملک کرینه ایدری جیبونه لما هم بیشین هم خلقی ایدرینه ورتا مکتب مل ایدری خواند tabi جیک از لی مزن بودم هم کرد هبون هم آذری هبون لیدری مدزانه بو کردیتی چیه کرد کینه چما ها بندسمانه چویه باشی ازاد من استنبول ملی چل استنبول خواند اتفاقات من استنبول از 17-18 سالی بود 1950 ام چونه زننگهی ئەم نەک تەنها بڵێن سیاسەتی دەکرد بەڵکو لە بواری نووسینیشا چالاک بۆ مەسەڵەن ڕۆژانە لە ڕۆژنامە دەینووسی کە ئەوان دەستیان کرد بەوەی کە شتێک بە کوردی بڵاو بکەنەوە ماوەیەکی زۆر بوو هیچ شتێکی کوردی لە وڵاتەیان نەبوو مەسەڵەن لە شەستەکانە کە ئەمە ئەوان گۆڤاری دەنگ مەسەڵەن کاکێشار
تێیدا سیاسەر نووسەر بوو ئەگەر بەباش لەبیرم بێ یا وتاری تێدا دەنووسی لەو کاتەدا شتێک نەبوو بە حکمی ئەوەی من لە ناوەڕاستی هەفتاکان دکتۆراکەم لەسەر باکووری کوردستان کرد ئەو کاتە بەڕاستی زۆر سەرچاوەکەم بوو لەبەرەوە هەوڵم دەدا بە ڕێگەی ئەو برادەرە کوردانەی تورکیا کە لە ئەوروپا بوون هەندێک لەو بڵاوکراوە و شتانەی کە هەبوون بەدەچم کرد کۆڤەرە دەنگ دیرۆکە سەرۆ کۆمەڵیە تورکیەدا جارە یەکەمینە کوردی و تورکی دەردەکەوێت ئەز ئەدیتۆری وێ بووم ینی بەرپرسیاری وێ بووم ئەد جا کەدنی هاتمەگرتنی وی چاغی 23 هەواڵی من دیسا هاتمەگرتنی ژمارە ژوێ دۆزە بەش دەبێژین دۆزە 23 ناو وان 23 دا 6 هەواڵی مەی باشووری هەنێ جەمال عالەمدار گازی دیزەیی دکتۆر تەلات شەریف موختار نەجات ڕەمزی ئیبراهیم مامخدر زۆریش لە دانیشتنە تایبەتیەکانە مەسەڵەن باسی کەسێکی وەکو موسا عەنتەرێک دەکرد موسا عەنتەر هەڵبەتە وەکو سیمبۆلێک و ڕەمزێکە بەنسبەت پێم وایە هەموو کوردەوە بە تایبەتیش بەنسبەت باکووری کوردستانەوە جا ئەم یەکێ لەو کەسانە بووە کە زۆر نزیکی بووەوە زۆر باسی دەکرد باسی هەڵسوکەوتی ئەو پیاوەی دەکرد باسی کوردایەتی ئەو پیاوەی دەکرد باسی ئەوی دەکرد چۆن خەڵکێکی زۆری لە بەتایبەتی لە گەنجان و لە خوێندەواران و لە فێرخوازان لە دەوری خۆی کۆ دەکردەوە و ڕێگای پێپیشان دەدان. ساڵا 1950 دا ئیستانبولê pênce xortê Kurda girtin. Ji nav wana yek qirika wê de xûn hat Cemidî mir. Girtîgehê de mir man çil neheb. Yaşar Kayaş man çil neheba yek e. وقتا گو مرود ناوا باجارکی ده شر بکه ناوا ولاتکی ده شر بکه او شرکی مستره جبر گو درو دورا مرود تجي دجمنن بس مرود سری چیا بله رحی مرود تهلیکه ده و سلاح ده دست مرود ده بس ناوا باجر شر گو ماموسته یا شر دکه گلکی مزنه پشتی ما کووارا دنگ درخست ام 2 سالا زندان ده دیسامان باشی ام درکتن از چوم اسکریم اسکری خلاص کرد رتبه مجیه کردن از شان ما سرگونه اسکریه جراد بیجن و چاقی پروفسور ترکا بونه محامیه من بونه آوکاتی من گوتن گو حقسیزی که گلکی مزنه سر یاشار کرنه از پشتی منفعی ازات ما استنبولی زنی ازات ما استنبولی من نهری من مکتب خلاص کریه اسکری خلاص کریه هر تشتی ما خلاص بیه لێگەرە ئەس بزەویجم ماڵم من هەبە ئەس بچێکی ئیستراحەت بکەم ئەس گەلێکی دەخۆرتانیا خۆدا دە حەبسێ دەمام وی چاغی مگو ئەزی ماقا کەچێکە کوردرا بزەویجم براکوزار هەمە کورد بن زانی ئەس چوم ماڵبەتە خیزانە من باوێ مەردێکی وڵات پارێز بوو ئەس پێ ڕاخویم من کەچەوی خواست و کەچ دانە من ئەمسا زەویجم Malbata min pir rinast kir, ez rinast kirim, bavê min rinast kir. Hat ez bavê min xastim, bavê min jî ez dam, bavê min jî hez dikir. Em zevicîn. Ez bûm bûk hatim mala Musa Anter İstanbulê. 43 sale em bi hev rane. Du zarokê me hene, bêrîvan keça min e, dara jî korê min. Nod yeka da mel İstanbul'u rojnameka rojana dürüst kir. Sebebi wî jî ev bû, rojname Tirka digotin Kurd tuneye, doza Kurda tuneye, medeniyet û kültura Kurda tuneye, nasnama Kurda tuneye, evana teröristin li çî şer dikin. Zanî, mec digo ev ne doza evkiye, doza terörizmiye.
اوا دوزا کردا و کردستانه گره هم بدن برچاوی ترکا و برچاوی کردا مجبوری وی او روزنامه درخست او ضرورت بود دیروکا کردستانه دا روزنامه یکمینه روزانه دردکه پنج هزار 6,000 دفرود احتیاجی پری تو کسی تونه بود بخواه فینانس دکر özgür gündemi de 10 kez xebrat dikirin dinava 18 meha da men 24 cenaze rakir rojname Rojnama Özgür Gündem damezrandın. Yaşajı naveda bu xaytikir Özgür Gündemi. Le Özgür Gündem pir şehit dağıttın. Pir dengasi bu xebateki pir zor bu. Her o şehit dağıttın. Daviye da bomberan kırın Özgür Gündem. kareki geleki gram bu zani bir zahmet bu bu koştum bu mirim bu bir şehit bu xun bu zani me devam kır başı partiye me ya yekemin ya kurda me çekri bu nave ya hep keda gel partiye keda gel ev parti girsin devlet ev parti kadar kır pişti me hep me dep çekir partiye demokrasi Havalatın cumhuriyeti hukuki yaşar. Me karar daya tüy bir seruki parti. Mugu babi min hem dilimin nekhaşe hem rojname bir zaruka min seyemin. Enstitüye Kurdi bendameye gele kare min ez nikarım serukatiye parti bikim. Govelem kabul nakın. PKK, PSK u sezde rekhistani Kurda hatine cemher me karar daya tüy bir seruki parti. Devamlı da 18 parlamenteri partiye min hebu. Leyla sana Devletin varlığı ve bağımsızlığını, vatanın ve milletin bölünmez milletin kayıtsız ve şartsız egemenliğini koruyacağıma ve temel hürriyetlerin yararlanması ve anayasa sadakatından ayrılmayacağıma büyük Türk milleti önünde namusu ve şerefine and içerim. Ve sondaj bu gelle kurdu gelle Türk var. Şöyle Şahiniye. Tabi karime başlı eşya. Çave devleti li serme bu. Daima haz dikirin me bigin tehne zindani. İsajı kirin. Leyla vana hazar nesil nod çara da hatna girtin ya. Bir çara da Avrupa'ya. Me derketi derva. Leyla şeş havali me zindani da 10 salan razan. Muhammed dikkate alınarak takdiren 10 yıl ağır hapis cezası da cezalandırmalarına 1/2 nispetin dağıtımı 15'er yıl ağır hapis cezalarıyla cezalandırma tutuklu halen devam. Buyurun efendim. Teşekkür ederim. پێشتر ناوێم لە هەندێک لە ئەو بڵاوکراوانە دابینی بوو کە دەربارەی دۆزی کوردبوون لە تورکیا بە تایبەتی لە کۆتایی پەنجاکان و ناوەڕاستی شەستەکان و ئەوانە بەڵام وەکو ناسین من لە 1994 ناسی من ئەو کاتەی کە بەشێک لە پەرلەمانتارە کوردەکان لە پەرلەمانی تورکیا گیران و بەشێکی تریان ڕایان کرد بۆ دەرەوە ئەڵبەتە کاکێ شارقایە ئەندایم پەرلەمان نەبوو بەڵام سەرۆکی ئەو حیزبە بوو کە ئەو پەرلەمانتارانەی هەبوو لە واروها سەرنووسەری ڕۆژنامەی ئۆزگور پۆلیتیکا بوو لە برۆکسل کە هاتبوون کارێکی دیپلۆماسییان دەست پێکرد لەگەڵ پەرلەمانی ئەوروپایە جۆرە شەرعیەتێکیانە بوو چونکە ئەمانە لەلایەنی خەڵکەوە هەڵبژێراون مەبەستم ئەندامانی پەرلەمان لەبەرەوە
ئۆفیسێکیان درایە نووسنگەیەکیان هەبوو لە برۆکسلا درکت دروای ولات منفعی 19 ساله منفعی داره لآلمانیای اجی پیرا توی منفعی دامه دوزاوی تکوشیناوی راست بینم دوی مروف جبو گل خو جبو ملت خو جبو زمان خو جبو مالبات خو تشتکی بکه دکاره بول ترکیه تشتیدن بکه خوش بو پارا تشتکیدن بکه siyaset medariye bike nivîskariye bo Tirka bike bibe dengê wan bibe dengê kemalizmê bibe dengê ew dîndarê li Tirkiye bibe dikaribû ji ber ku ew bingeha wî dewlemend heye ferqa wî ji bo min gelek e ew mirovekî pir mezin e li ber çavê min nivîskar û siyasetmedarê ku ji bo Kurdî şer kirine hemû wekî gerîlan e ji bo min. Öcalan Şam'ı bu. Meci em derketne derva melvederi Brüksel'i bürok çekir. Navi büroyu pişkiriya büroya depe bu. Me hecde mehan xabat kir. Xabat ke siyasi politik kir. Zemin zaman geleki müsait bu. Geleki Avrupa'yı em hemes kirin. Me komite xafire kir. Başı megu em gerek ekveki çevikin. Em parlamento ki çevikin. Parlamento ki Kurdistan'ı ya menfaili derva em çevikin. Em çapkın megu em her beri Abdullah Öcalan'a bakın. Seroki parti ke mezin em her beri öyle bakın. Em bu bir caraya kemin çüne şamı em rahı go tamam az hazırım. Alikariya vacidikim münasibe. Ben siyasettir valat em geriyan. پەرلەمانی کوردستان کارێکی گرنگی کرد مەسەلەن کۆبوونەوەکانی لە پەرلەمانی دانیمارک کرد لە پەرلەمانی نەرویج کردی لە دوومای ڕووسی پەرلەمانی ڕووسی و یعنی بۆ کۆ دەڕۆیشت یعنی کۆبوونەوەکان بەڕاستی زۆر سەرنجی خەڵک ڕادەکرد نەک بۆ خۆی کۆبوونەوەکە بەڵکو هەمووی بێعەقلی سیاسەتی تورکیا چونکە تورکیا ئەکسەر پرۆتێستۆی دەکرد لە چیە وڵاتە ئیتر لە وڵاتەکە دەیانزانی کێشەیەکە یا کامێرەمان و تەلەڤیزیۆنەکان دەگەڕان لەکوێ ئەم کۆبوونەوەیە ئەگینا پێش ئەوە زۆر سەرنجی خەڵکی ڕانە دەکێشە لەبەرەوە هەموو کۆبوونەوەیەکی پەرلەمانی کوردستان لە دەرەوەی وڵات دەبوو بە موناسبەیەکی زۆر گەورە کە لە میدیایە باز بکرێت و ئەوانە سەرنجی خەڵک ڕابکێشێت. Merkez ameli Brüksel'e bu. Helbijartıncı aha bu. Mesela herkes parlamenter seroki depe bu. Na parlamentoya Kürdistan'ı derveyi valatta. Herkes evki serbukha bu. Ravşenbili serbukha bu. Partiya İslamiya Kürdistan he bu. PKK teve he bu. PSK teve he bu. Rehısına Alevi Kürdistan'ı teve he bu. Rehısını parlamenteri Kürda ve Kürdistan'ı güç teve he bu. 6 sal niva devam kır. Serokat yamış 6 sal niva devam kır. Kingi Abdullah Öcalan Şam'ı derket hatta Avrupa'ya hatta girtin, Paşa'ya hatta girtin. Ve çağı ev kırın, ve çağı parlamenter fesih kırın. Mehal zikir kongre neteviye kurda çebe. Mina kongre cuhuya, li dünyaya. Mina ni kongre devleti İslami. Mehal zikir kongre ke kurda çebe, milli ve netevi. Mecburi parlamento karar git, em tevi vam. من پێم وایە ئەو پەرلەمانی کوردستانە لەو تەمەنە کورتەیە ڕۆڵێکی گرنگی گێڕا و توانی کۆمەڵێ زۆر پەیوەندی بکە هەڵبەتە هەندێک کەسانە کە بەناو ئەو پەرلەمانەوە قسەیان کردو هەندێک ڕاگەیاندنیان بڵاو دەکردەوە لە کۆتاییدا
ئەویش زیانی هەبوو پێم وایە یەشارکایش وەکو زۆر لە کەسایەتەکانی تر کە لەو بوارەیە ڕۆڵی خۆی بینیوە بە هەموو لایەنە ئەرێنیەکان و نەرێنیەکانەوە هیچ کەسێک کە کاری کردبێ بێ هەڵە نەبووە و جاری وا هەیە ڕنگ بێ هەڵی زۆرشی کردبێ کە یەشارکایەکی لەو شتانی کە پیاوەکان دێت تووڕەیە لە ڕنگ بێت لە چرکەیەکی تووڕەبوونە یعنی هەندێک کاری کرد بە خۆشی لە دوایدا زۆری پێ خۆش نەبوو بێت کە کردوێتی من 12 پرتوک نویسیم باشی از مقرر خدا چوم کردستانم باشور مالا خو برویده کتێبێکی ناوی گوتنە ئەوەی کە بە کوردیە کتێبێکی لەسەر موسا عنتەرە کتێبێکی باسی پۆلیمیکەکانی دەکات لە ئەو مناقەشاتە سیاسی و ئەوانە بەڵام لەم ساڵانەی دواییدا ئەو زیاتر بەوە مەشغوڵ بوو ئەو هەندێک لە نووسەرە تورکەکان کە دەربارەی کوردیان دەنووسی و بە شێوەیەکی دەنووسی ئەم خەریکی وەڵامدانەوەی ئەوان بوو زۆر بۆ خۆی مەشغوڵ کرد بێ لەبەرەوە پێم وایە زۆر مثلا وەکو کەسانی وەکو یەشار کەمال و چێکەوانە بەڵێسان خۆی بە بواری ئەدەبیەوە هین نەکردۆ زیاتر ئەم لە چوارچێوەی وتاری سیاسی و ئەوانەیە وتاری سیاسی و بواری ڕۆژنامەوانیە کاری دەکرد هەرچەند بۆ خۆی مثلا خوێندنی لە بواری ئیکۆنۆمیە بووە مثلا ئابووری خوێندووە نەک ئەو شتانە بەڵام یعنی ئابووری و سیاسە زۆر تێکەڵە tabii ezma hem de kölne jiyan dikim hem de başur jiyan dikim ez memnunum çüme başur ahamine milletimine hevaliminin dostiminin parlamenterime livelerine endamime kongreme tebi livelerine em hevli dibinin tene cemev em ser mesela Kurda ve Kurdistan'ı dahivin Yaşar pir zîrek e, tirşnûzane, 5 sale berxwe de Serdoza Kurdistanê. Yaşar welat parêzekî baş e, nîvê emrê xwe zêdetir davê oxirê da. حتا گو کرد نبن نتو قیمت وی تشتی نزانم بزنامن